ئێمە لە پێشوودا سەردانی لایەنەکانمان کردووەکو گەنجانی وڵات پارێزی کوردستان بۆ دروستکردنی بەرەیەک یان کۆمیتەیەکی دیپلۆماسی گەنجانە بۆ ئەوەی ڕوبەڕووی هەموو ئەو مەترسیانە بینەوە کە لەسەر گەل و خاک و فەرهەنگ و زمان و کولتوری ئێمە هەیە لە کوردستاندا. خۆشبەختانە لایەنەکان بەڵێیان بۆ ئەم ئەرکە ئەخلاقیە نەتەوەیە ئینسانیە کردووە. لەم چوارچێوەیەشدا توانیمانە ئەمڕۆ کۆ بینەوە و دانیشتنی و ڕاوبۆچوونی خۆمان لەسەر پرسە نەتەوایەتیەکان بێنینە سەر زمان. لە ئەنجامدا بە کۆمەڵێک ئەنجام گەیشتین بە کۆمەڵێک باوەڕی گەیشتین لە چوارچێوەی ئەوەی کە ئەرکە لەسەر ئێمە بەرگری لە گەل و خاکی خۆمان بکەین. دەستمان کرد بە دروستکردنی بەرەیەکی لاوان بۆ پاراستنی کوردستان و ئەم بەرەیە تەواوی کوردستان لە خۆگرێ و تەواوی پێکهاتەکان لە ناو کوردستاندا لە خۆ دەگرێ بێ هیچ جیاوازیەکی ڕەگەزی ئاینی نەتەوەیی کەمایەتی. و ئەمڕۆ لەسەر کۆمەڵێک خاڵ پێک هاتوین و تێدا ڕاوبۆچوونی خۆمان گۆڕیوەتەوە بۆ ئەوەی پوختترین دەرەنجام بەدەست بێنین. وەک دەزانین لەو ڕۆدا ڕەوشێکی نوێ هاتۆتە گۆڕێ بۆ لەسەر گەل و وڵاتی ئێمە و لەسەر هاوڵاتی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان. بۆیە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەم کۆبوونەوەمان بریتی بووە لە یەکێتی نەتەوەیی. داگیرکەران لە پێشوودا و لە بەرێدا هەوڵیان داوە ئێمە پارچە بکەن و هەوڵیان داوە ئێمە لەناو ببەن و هەوڵیان داوە ئاسمیلاسیۆنمان بکەن هەم لە ڕووی ڕەگەزی هەم لە ڕووی کولتوری هەم لە ڕووی زمانی هەم لە ڕووی هەبوونەوە. بۆیە ئێمە لێرە یەکێتی نەتەوەیی بە بنەما دەگرین و پێمان وایە گەلی ئێمە یەکە، خاکی ئێمە یەکە، خوێنی ئێمە یەکە، زمان و فەرهەنگ و کولتوری ئێمە یەکە. بۆیە پێویستە بە یەک دەست بانگەوازی یەکێتی نەتەوەیی بکەین. یەکێکی تر لە خاڵەکانی ئێمە بریتیە لە ناوبردنی ئەو لە ناوبردن و سڕینەوەی ئەو بڕواییەی کە لە لای داگیرکەران هەیە بەوەی کە ئێمە پارچە پارچەین نا ئێمە یەکین، ئێمە گەلێکین ستەممان لێکراوە و جیا کراوینەتەوە لە یەک، بەڵام ئێمە لە دۆخێکداین لە ئێستا پێویستمان بە یەکگرتوویە، پێویستمان بە یەکدەنگیە و پێویستمان بە یەک هەڵوێستیە و پێویستمان بە یەک ڕەنگیە بۆ سەرخستنی گەلی خۆمان. یەکێکی تر لەو خاڵانەی کە لەسەری ڕێکەوتین کە لەو ڕۆدا بۆتە ڕۆژەفێکی جیهانی و بۆتە پرسگرێک لە هەموو ناوەندەکانی جیهاندا باز دەکرێت، ئەوش کۆمەک و پشتیوانیە بە برا خوشکانمان لە هەر پارچەیەکی کوردستان کە پێویست بکات. تایبەت لە ئێستایا کە لە ڕۆژ ئاوا خوشک و براکانمان و منداڵەکانی ئێمە و خوێنی ئێمە و ئێسکی ئێمە پێویستی بە خۆراکە، پێویستی بە دەرمانە، پێویستی بە هەر شتێکە کە ئەو قۆناغە ڕاگوزەرکە کە هێرشێکی فاشیستیانەی دەوڵەتی تورک، دەوڵەتی مەهەپە و ئاکەپە و جەهەپە بە سەرکردایەتی گەورەترین فاشیزمی ئەردۆگانی لەسەر گەلی ئێمەیە. پێویستە ئەو دۆخە تێپەڕکەین و پێویستە دەست لە ناو دەستی یەک بین بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو هێرشەی کە بە هەموو شێوازێک ڕەوایەتی پێدراوە. بانگەوازیمان بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەیەوەیە کە بەدەم داواکاری گەلەوە بێن، بەدەم داواکاری و پێداویستەکانی گەلەوە بێن لە هەر پارچەیەکی کوردستان بێ، چونکە گەلی کوردیەکە و سەرجەمی کۆمەڵگەی تورکی ئەرکدار کراوە بەوەی کە هاوکاری فاشیزمی دەوڵەتی تورک بکە، هەر لە ناوەندەکانی خوێندنەوە، هەر لە ناوەندە ئەکادیمیەکانەوە، هەر لە ناوەندە ئاینیەکانەوە، هەم لە هەموو چین و پێکاتەکانی کۆمەڵگەی فاشیزمی دەوڵەتی ئاکەپە مەهەپەدا ڕاستپێراون بەوەی کە کۆمەڵکوژی لەسەر گەلی ئێمە بکەن، کۆمەڵکوژی لەسەر ئەو خۆسەریە بکەن کە بۆتە زامنی سیستەمێکی نوێی دیموکراسی ئازادی خواست لە ڕۆژهەڵاتی ناوین. بۆیە داوا لە سەرجەم گەل و پێگاتەکانی کۆمەڵگەی خۆمان دەکەین و داوا لە سەرجەم ناوەندە ئەکادیمی دینی سیاسی و داوا لە سەرجەم گەنجان دەکەین خۆیان تەفلی ناو سەفەربەریکەن، خۆیان تەفلی ناو ئامادەباشیکەن
بە هەر شێوازێک کە ئیمکانیان هەیە ڕوبەڕوویە و داگیرکاریە بنەوە و داوا لە سەرجەم حەزب و حیزبەکان دەکەین بە ڕۆحیەتێکی نەتەوەیی بە ڕۆحیەتێکی نیشتیمان پەروەری بە ڕۆحیەتێکی پڕ لە وزەوە ڕوبەڕووی داگیرکاری ببنەوە چەندیان توانە هەیە بەرژەوەندی تاکە کەسی بەرژەوەندی ماڵباتی بەرژەوەندی حەزبی وەلا بنێن ئەوەی کە ئێستا گەرەکە ڕوبەڕووی بینەوە ئەو فاشیزمەیە کە لەسەر گەلی ئێمە بەڕێوە دەچێت. لە دوای ڕاگەاندنی ئەم بەرەیە ئێمە ئەمە دۆخێکی خێرایە لە مەڕەوشی گەلی ئێمە هاتۆتە گۆڕێ بۆیە بەهانا چوونەوە دەکەین و لە دوای ئەوە خۆمان ئەرکدار دەکەین بە هۆشیاری کۆمەڵایەتی هۆشیاری سیاسی هۆشیاری ئابووری هۆشیاری کولتوری هۆشیاری فەرهەنگی بۆ سەرجەم گەلی ئێمە لە هەر لایەک بێ لە هەر جەیەک بێ بە ئەرکی و پێداویستی خۆمانی دەزانین.